سەدان ئاسایشی خواناس و دەست بەدەستنوێژ و وەڵڵاهی بە شەوان شەو نوێژەکەن وەڵڵاهی ئەڵێ کاک ماکوان ئاسایش ئەناسم ئەڵێ کاک ماکوان لەناو دائیرەکەمانە ئێمە جەماعەتەکەین نوێژ ئەکەین ئێبرا بەڕێزەکەی من ئەم کەسە داوێن پاکە خواناسانە لەناو ئەم دەستگا ئەمنیانە بن باشە یا تۆ هەمووی تەکفیرکەی هەچی داوێن پیس و بێئەخلاقە بچێتە و جێگایانەوە خەڵک بە ئارەزی خۆی لەناو بەرێت و ڕەشوە وەربگرێت و خەڵکی خراپ بکە ئەی باشە بۆ ئێمە ئەم خەڵکە دیندار و خواناسە نەخێنە ناو ئەم دەستگای ئاسایش و پێشمەرگەوە هەموو شتانەوە وەڵڵاهی کاگەردی دلاوەرێکەیە بۆیە ناوەکەیە بەم هەڵەبجەییە باشە لە لیوای مام جەلال بوو پێشەوەی مام جەلال کۆچ بکە هات بۆ لاموتی 400 کەسین هەر عفوتی 600 کەسین 400 کەسمان حەج و عومرەی کردووە لەسەر میلاکی مام جەلال باشە چۆن تەکفیری 400 کەس بکەم بە ئارەزی کو کەسێکی تر لە ئاسایشی بەردەڕەش باشە پیاوێکی خواناس و دیندارە وەڵڵا ئەڵێ نوێژەکانی لە مزگەوت نەبێ بە جەماعەت دەبێ نایکە چۆن تەکفیری بکەم بڵم کاکەم طبعا بەدەری بۆ خۆ جەناب دەڵێ و کەسێک کە ئەبێتە کافر ئەبێ بۆ خۆی دانی پێدا بنێ الئیقرار السید الئەدلە لەناو ئاسایشی ڕانێبوون بوونە خەڵکێکی زۆر هەیە برادر و دۆست و ناسیاوێکی زۆرم هەیە باوەڕ دەکەی هەموو نوێژخێنن ئەهلی مزگەوتن دیندارن بەدینن حتا ئەمە زۆر زاروا هەبووە ویستمان ئیشێکی ڕێکخراوە بکەین دەرسێ بگرین دەستێکی بەسەرن فکری بۆ خزمەت و گەنجشتیوا بکەین یعنی بەڕاستی یەکسەر بەیەک تەلەفۆنی هاوکاریان کردوین یعنی مدیرێکی ئاسایشێک لەگەڵمانایە ئێستا باشە ناوەکەی ناڵم خی گەورە پاداشتی خێری باتە دوعای خێری بۆ بکەن مەجموعەیە خوشکی محتەرەمی نیقابی خۆمان هەر لە ستافەکەی من باشە 200-300 قورئانیان کڕی بوو هاتن لەبەر مزگەوتی گەورە ڕۆژی جومعە دابەشیان کرد ئەگەر کاگالان مەولودی لێبێ لە دوور وتم شاوتیانەوە بێ نەگەر کەسێکی نیان بکە ئەم پیاوە محتەرەمە ئەم پیاوە بەڕێزە کە مدیری ئاسایشە لە سلێمانی یعنی مدیری ئاسایشی بنکەیەکە لە سلێمانی باشە خۆی چوە ئەمری بۆ وەرگرتوون لە دوور و حیمایی بۆ ناردوون ئەم ئافرەتە محتەرەمانە بە نیقابەوە لە بەردەمی مزگەوتی گەورە قورئانیان تەوزیع کردووە و مەقالەی من و نامیرکەی منیشیان بەسەر خەڵکا دابەش کردووە دەمن بەم پیاوە چۆن بڵێم کافر دەڵێم یا ڕەبی خوایت مەحفوظی کەیت هەمەند درێژی کەیت خۆی گەورە دەست بە باڵێەوە بگریت بە مەرجێکیش یەکتریمان نەدیوە لە ڕێگەی ئەم لایڤانەوە ئەم پیاوە بەڕێزە منی خۆشویست و منیش ئەوم خۆشێرە پێناوی خوای متعالە وەڵڵاهی باشە من پێشمەرگەم بەڵێ ئێتر نازانم پارەکەم حەڵاڵە کە ئێم بە دەرخوازی ماڵ و مناڵم یاخود حەڵاڵ نییە یەکەم جارێکە دوعای خێرت بۆ کەم مادەم پێشمەرگەیت خی گەورە بتپارێزی و خی گەورە مەحفوظەکە و خی گەورە خۆشت و ڕەفیقە مسلمانەکانت ئەو کەسانی کە نوێشکردن کە خواناسن کە مسلمانن ئێمە باسی پێشمەرگەی خواناسەکەین بەڵام بە تاکید لە ناو پێشمەرگەیە لە هێزی هەفتایە لە هێزی هەشتایە لە ناو ئاسایشە لە ناو شوڵتەکانە لە ناو مرورەکانە پیاوی پیاوانە و خواناس و دیندار و خاوەن تەخوایتیایە برا عزیزەکانی من ئەگەر ئێوە نەبن ئەگەر ئێوە لەو جێگایە نەبن دەستپاک دەمپاک خواناس جێگاکەتان خەڵکی داوێن پیس دەست پیس حرامخۆر ترسنۆک جەبان بەجێ ئێهێڵێ ئەگەر ئێوە نەبن شەرەف و حرمەتی ئەو خەڵکە بپارێزن و لە خوا نەترسن خوا ترس نەبن ترسی خوا لە دڵتانە نەبێ خەڵکی بەدڕەوشت و بەدئەخلاقەتێتە ئەو جێگایانەوە پارەکەت یەکەم حەڵاڵە دووهەمیان هەوڵ بن ئەو خەڵکانەیشی و پێشمەرگانێکی کە لەگەڵتانان فێری خواناسیان کەن فێری دینداریان کەن ڕۆحێکی نیشتیمان پەروەری لە ناختانە دروست بێ نەک ڕۆحێکی حیزبایانە ڕۆحێکی کوردستانیانەتان لەلا دروست بێ نەک ڕۆحێکی دی پارتێتی وەکێتیانە ڕۆحێکتان لەلا دروست بێ هەست بکەن کە کوردستان موڵکی هەمومانە موڵکی یەکێتیە موڵکی پارتیە موڵکی کۆمەڵی ئیسلامیە موڵکی یەکگرتووە موڵکی گۆڕانە موڵکی ئەو فئەیە لەو جێگایە ئەو کەسە کافرە ئەو کەسە پارەکەی حرامە ئەو کەسەی کە بێدینە خوانەناسە پارەکە وەرئەگرێت و خزمەت بە نیشتیمانەکە ناکە بۆ ئەوە چۆتە ئەوێ کە خزمەت نەکە ئاوا پارەکە حرامە بێ بەڵام تۆ کە لەو جێگایە بوویت و وەسیفەکەی خۆتت بە جوانی بردەسەر حەقی پارەکەیت و پارەکەیشت حەڵاڵە خی گەورە خۆشت بپارێزێ ڕەفیقەکانیشت بپارێزێ کە وەکو تۆ بیرەکەنەوە ماڵ و مناڵیشت بپارێزێ بەڵام ئەمە حەقیقەتێکە زۆرێک لە بانخوازان کە هاتنە ناوەوە بە فیتی دوشمنانی کورد کە ئەمنینەتەوەی ئەو وڵاتە ئەیانوێ وێران بکەن ئەی ئەگەر پێشمەرگە نەبێت ئێمە بڵێن پارەکە حرامە ئەیکێ و میلەتە بپارێزێ بۆی شیعەی خوارۆ بێتە سەرمان و ئێران وڵات داگیرکە و تورکیا خێرا بێتە سەرمان و داعش لەولاوە و هەچی وڵاتە بێ شەقێکمان تێڵەمە ئێمە هێزێکمان نەبێ نابرا عزیزەکەی من ئەوانەی کە ئابە و شێوەیە قساکەن هەنێکیان تێکەوتون هەنێکیان دڵپاکی خۆیانە ماحتراماتم بۆی یعنی هین نەکەم هەنێکیشان بەمەبەست دژمنی ئەو میلەتەن تەکفیرکردنی ئەو خەڵکە و کافرکردنی ئەو خەڵکە لە قازانجی شیعەی ئێرانە لە قازانجی شیعەی مالکی و عەسایب الحەق و داعش و تورکیایە برا عزیزەکەی من